سەرۆکە کۆمیتەیە دەربە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەبێژێت و ئەمریکا رووسیا وڵاتێن ئەوروپی پێشتەوانیا مافێن کوردان دە دەستورە نوویە سووریەدە دەیکەن و تەکەسکەر کو هەبوونا کوردان دە کۆمیتەیە دەستوریدا لاوازە دە لە دوانەکە تایبەت دەشبۆی باس نیوز کامیران حاجۆ سەرۆکە کۆمیتەیە دەربە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوتکو هەرچەندە ڕێکەوتن لەسەر نابێ ئەندامێن کۆمیتەیە دەستوریە سووریە هاتیە ڕاگەاندن لێهینە گەلک ئاستەنگیل پێشیە ئاباکردنا کۆمیتەیە دەستوریە سووریە هەنا حاجۆ دا زانین و دەستێوەردانە وڵاتێن ناودەوڵەتی و هەرێمی و ڕژێ ماسە دێ کۆمیتەیە دەستوری دەبوونە سەدەم و ڕێکەوتن لەسەر نابێ ئەندامین کۆمیتێ دەرەنگ ببێ داخویاکردن و ناکۆکی نابەرە ئالیەن بەشدار دێ کۆمیتەیە دەستوریدا لەسەر میکانیزم و ئالیەتە کارێ کۆمیتەیە دەستوری هەنا دەربارێ ژمارەیان نوونەرێن کوردان دێ کۆمیتەیە دەستوری دە حاجۆ گوت و بە تەنێ دوو نوونەرێن کوردان دێ کۆمیتەیە دەستوری دەهەنا ئەو ژمارەیەکە کێمە و هینە نەهاتیە زانین کوونەتەوێن یەگرتی وێ نابێن نوونەرێن کوردان ژەجواکە سویل قبول بکێ یان نا دەربارێ نەبوونا نوونەرێن پێدا دێ کۆمیتەیە دەستوری دە حاجۆ دەزانین و ڤیتۆیە تورکی لە دژی هەبوونا پێدا دێ کۆمیتەیە دەستوری دەهەیە ئەنجومەنە سووریا دیموکراتیک تو داخوازژە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ دەربارەی کۆمیتەیە دەستوری نەکریە هینە ناکۆکیان سیاسی نابەرە هەردوو ئالیاندا هەنا